عزیزان تایبەتمەندی و با بڵێن شێوازی ئەو گیا بەهاریانی کە لە وەرزی بەهاردا سەر دەرەکەن زۆر جیاوازە، زۆر بەسوودە، زۆر جار ڕەنگە قەدری نەزانین. بێگومان هەر ئەوەی کە لە بازاڕەکان نایبین زۆر جار بەکاری هێنین بەبێ ئەوەی کە زانیاریمان لەسەری هەبێ. بەڵام ئەم گیا خۆڕستکانی کە لە بەهاردان کۆمەڵێک سوود و قازانجی زۆری هەیە و بێگومان بە شێوازی جیاواز ئامادە دەکرێت. زۆر جار ئەمە نەک تەنها وەکو خواردنێکی ڕۆژانە کێمەی خۆین، بەڵکو وەکو گیا دەرمانی بەکاریات هێندە کاریگەری هەیە بۆ زۆرێک لەو کێشە و گرفتە تەندروستیانێکی ئێمە توشمان دەبێت دەتوانین بەکاری بێنین. لەوانە کنگرمان هەیە کە زۆر تامێکی خۆشی و خەڵکیش زۆر ئەیکڕێیانەوە تا گیا بەهارەکانی تری وەکو تۆڵەکە و ناوەکانیان زۆر نکات دانێڕێنچینە لای شێوازەکانی بێگومان باسی سوودە تەندروستیەکانی زۆرێکیان دەکەین و شێوازی لێنان و خواردنەکەی تا چەندێک کاریگەری ئەبێت و چ کاتێک وەکو شێوازی گیادەرمانی بەکاریە ئایا ئەمە پێویستە بە جیاواز ئامادە بکرێن ئەو تا هەر وەکو خواردنیش دەتوانێت ئەو سوودانەمان پێ بگەێنێ. ئێمە باسێکی ئەم بابەتە دەکەین با میوانداری پرۆفیسۆر دکتۆر بەدر سوورچی پسپۆر لە ڕۆکی پزیشکی کە بە خۆشحاڵیەوە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانایە. کاکتۆر سڵاوی خوات لێ بێ کاتت باش، ئیشەڵڵا باش و سەلامت بن. بەو پرسیارە دەست پێ بکەم گیا بەهاریەکان گرنگی و بایەخی لە چیدایە کە لەم وەرزەدا هەن؟ سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانیش. تەوان سوودی ئەمە باسی جیابەهاری دەکەین یان با بڵێن باسی ئەو ڕۆکە خۆڕستکانە دەکەین بە حەقەت. یعنی ئەمە هەموو دەزانین کوردستان یەکێکە لە با بڵێن ناوچە دەوڵەمەندەکانی لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو جیا خۆڕستکانەی کە خوای گەورە بە وەکو دیاریەک بەخشێتی بە دەشت و چێ و شاخەکانی ئێمە بە حەقەت. یعنی ئەگەر بین بە شێوەیەکی گشتی باسی سوودیان بکەین تەبەن هەر یەکێک لەوانە کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە جگە لەوەی کە هەمووشیان دەتوانن بڵێن وەکو سەرچاوەیەکی خۆراک بەکارهاتێت لەبەر ئەوی لە دێر زەمانەوە باب و باپیرانی ئێمە ئەو جیابەهاریانە کە وەرزی بەهار هاتیە تاکو و پاییز، یعنی هەر وەرزێک ئەگەر سەیریکەی بە هەر ناوچەیەکەوە کۆمەڵێک جیا هەبووە کۆیان کردوتەوە وشتیان کردیتەوە وەکو خواردنی ڕۆژانە بەکاریان هێنایە. بە تەئکید ئەوانە وەکو خواردن تەمەشایان کردێ، بەڵام لای حەکیمەکانی کوردەواری یا با بڵێن لای ئەوانەی کە ئیشی چارەسەرکاریان کردیە لە دێر زەمانەوە ئەو جیابەهاریانیان وەکو دەرمان با بڵێن تەمەشا کردیە و بە حەقیقەتیش هەر وەکو دەرمان بەکاریان هێنایە بۆ زۆربەی نەخۆشیەکان. ئەگەر سەیریکەی دەبینی لە هەر گوندێک لە هەر شوێنێک کەسێک هەبووە کە لە وەرزی بەهارا چووتە ناو شاخ و دەشت و چێوەکان بۆ ئەوەی کۆمەڵێک جیا کۆ بکاتەوە وشتی بکاتەوە لە کاتی پێویست کە خەڵک سەردانی کردێ بۆ چارەسەر. بۆیە ئێمە کە ئەڵێن جیابەهاریەکان یان سەوزە خۆڕسکەکان ئەڵێن هەم خواردنە هەم دەرمانە بە حەقەت. یعنی سوودەکانیشان گەلە زۆرە. ئەگەر بە کورتی بە شێوەیەکی گشتی باسییان بکەم دواتر دەتوانین بە تەنها باسییان بکەین. تەبعەن زۆربەی زۆری ئەو جیابەهاریانە هەمویان طبعاً یەکەم شت زۆر پاکە. لەبەرچی پاکە؟ لەبەر ئەوەی دوور لە شار و دوور لە هەوای پیس و دوور لە ژینگەی پیس ئەوانە ڕواون، یعنی با بڵێن هەموو شوێنیان پاکە. خاڵی دووهەم ئەوانە ئۆرگانیکە، واتە بەبێ پەیدی کیمیاوی بەبێ سەمادی کیمیاوی بەبێ ئەوەی هیچ شتێکی بدرێتێ خۆی بە طەبیعەتی خۆی با بڵێن ماوەتەوە یاخود با بڵێن بە شێوازێکی تر. ئەوانە هەروەکو کە خوای گەورە لە بدایەتی ژیان و کە دروستی کردوونە هەروەکو خۆی درێژیان با بڵێن بەڕواندنی خواندایە. بەڵێن ساڵانە ئەو جیابەهاریە تۆی کردیە و گوڵی کردیە بوویتە تۆ ساڵێشتر لە هەمان شوێن یان ئەوانەی کە ڕەجیان هەبووە ساڵێشتر لە هەمان شوێن ڕواوەتەوە. کەواتە یەک لەو شتە جوانانەیتی بین ئەگە سوودەکانیان بەگشتی باس کرد. زۆربەی زۆری ئەوانە کۆمەڵێک پێکاتەی دەرمانیان تێدایە. هەمویان با بڵێن ئەگەر سەیریکەی وەکو دەرمان سەیری دەکرێت. هەر یەکیان چەند سوودێکی تەندروستیان هەیە. بە هەموو گرنگترین سوودەکانی ئەوانە کە هەیتیان یەک لەوانە کە هەمویان با بڵێن دژە ئۆکسانن. دژە ئۆکسان مانای چییە؟ یعنی واتە هەموو مادەیەکی ژەهراوی لە جەستەی ئێمە با بڵێن ئەو مادە ژەهراوانەی کە ئێمە هەر لە دەستەمان لە خانەکانی لەشمان لە شانەکانی لەشمان دەمێنێتەوە بەهۆی ئەو جیابەهاریانە ئێمە دەتوانین دەستەمان پاک بکەین و لە مادە ژەهراویەکان. خاڵی دووهەم ئەوانە زۆربەی زۆریان ئەگەر سەیریکەی دەبینی وەکو با بڵێن شتێکی باشن لە بۆچی لە بۆ لە ناوبردننی بەکتریا، لە بۆ ناوبردننی ڤایرۆس، لە ناوبردننی کەڕوو، لە بۆ پاکردنەوەی ڕیخۆڵە لە کرم
دەبینی زۆربەی ئەوانە بە هەمان شێوە خاڵێکی تر دەبینین زۆربەی زۆری ئەوانەش وا دەکات کە با بڵێن چەوری زیادەی لەشمان ئەو چەوریانی کە چەوری بەسەن LDL چەوری ترایگلیسرایدە تەوری کۆلیسترۆلە ئەوانە هەمووی با بڵێن چەورە زیان بەخشەکانمان لە دەستان نەهێلیتن کۆمەڵێکی دیکە مەسەن لە سوودەکانیان ئەوانە دەبینی سەیر دەکەین هەمیان وەکو ئارام بەخش بەکاردێنتر بەسەرن چارەستەی کێشەی خەو دەکەن چارەستەی کێشەی حەساسیە دەکەن ئەوانە وەکو با بڵێن بەشێکی تر بەشێکیشیان ئەوانە کۆمەڵێکن وەکو دەرمانخانەیەکن لە بۆ کێشەکانی گەدە و ڕیخۆڵە و قۆڵۆن تەمەشا دەکەین دەبینە و کەسانێک کە ئەو سەوزە بەهاران دەخۆن یان لە وەرزی بەهارە زۆربەی گرفتەکانی گەدە و ڕیخۆڵە و قۆڵۆن و غازاتیان نامینێ یان چارەسەری کێشەی قەبزی زۆربەی ئەگە سەیری کەی دەبینی ئەوانە زۆربیان لەبەرەوەی ڕیشاڵیان زۆرە لەبەرەوەی مادەی بە سوودیان تێدا وا دەکاتن کە ئەو کێشە قەبزیە نەمینێ و هەروەها لە هەمووشیان زیاتر سوودی کە هەبێ کە ئینسان دائیمەن پێستی ئینسان چا دەکاتەوە و خانەکانی لەش نوێ دەکاتەوە مەبەستم چێ لە پێچاکردەوە واتە کاتێک کە دێ ئەو جابەهاریانە ئەو ڕۆکە سروشتیانە جگەرت پاکاتەوە ژەهر لە دەستت نەهێلی ڕیخۆڵت پاک بکاتەوە هەر بەخۆی ڕاستەوخۆ یەکسەر کاریگەری دەبی لەسەر چی لەسەر بابلن دووبارە نوێکردنەوەی پێستی ئەو کەسە بۆیە ئەو کەسە پێستی جوان دەبێت پێستی نوێ دەبێتەوە پێستی تازە دەبێتەوە ئەگە برین لە پێستی هەبی برینی دەڕوا مەسەر کەسێک نەخۆشی ئەگزیمای هەیە کەسێک نەخۆشی سەدەفی هەیە کەسێک مەسەرەن زیبکەی هەیە دەبینی لەگەڵ خواردنی ئەو جیابەهارانە پاش فترەیەک هەست دەکات دەبینی نەخۆشیەکانی چا بووە یان باشتر بووە کەواتە ئێمە ئەو جیابەهارانە بەگشتی دەتوانین بڵێن وەکو دەرمانخانەیەکە وەکو دیارێکی خوددایە بۆ ئێمە کە ئێمە لە وەرزی بەهارە دەیخۆین و بەکاری دەهێنین زۆر باشە گەر بێنە سەر تایبەتمەندی هەندێک لە گیابەهارەکانی یەک لەوانە کەنگرە زۆر خەڵک حەزیلێتی و ئەیخوات سوود و تایبەتمەندی ئەم گیابەهاریە چییە؟ بە شێوازی جیاواز لێنین زۆر جار بەکنگر بە ماسییان ئەوە تا هەر ئەوە تا ئەیکوڵێنین و بە کوڵاوی ئەیخۆین زۆر جار بەهێلکەوە سوورەکەینەوە ینی شێوازی جیاوازی هەیە بە هەر شێوازێکیان سوودی خۆی ئەگەێنێت خۆی کەنگر زۆر جار ئەڵێم لە قەدێر زەمانەوە کاتی خۆی پاشاکان و ئیمبراتۆرەکان و سەرکردەکان لە وڵاتانی دنیا بە تایبەتی لە وڵاتانی شەرقی ئەوسەط و با بڵێن وڵاتانی ئاسیا وەکو خواردنی پاشاکان سەیری کرایە بە حەقەت پێی ئەڵێن خواردنی پاشایان یعنی خواردنێکی ئەوەندە بە لەزەت بووە ئەوەندە خۆش بووە خەڵک حەزی لێ بووە کەنگر بخواتن و جگە لە سوودە تەندروستیەکانیشی زۆر زۆرە بەڵام لێرەش هەندێک بەسەرەن لە شێوازی بەکاهینانەکانی کەنگر دەتوانی وەکو سەوزە خۆی بیخۆی ئەو هاوەکو سەوزە احتیادی دەخورێتن و دەتوانی زەردیکەی لە ئاو خەڵک لەگەڵ ساوارە ئەیخوا خەڵک هەندێک جار لەگەڵ هێلکەیە لە ناو تۆزێ ڕوونا سۆلی دەکاتەوە بە هەر شێوازێک بیخۆی هەموو شێوازەکان سوودی خۆیان هەیە هیچ شێوازێک بێسوود نییە بەڵام باشتر شێوازی لێنانە کە بە ئاوە کە ئێمە بە ساواریان بە ئاو دەیکوڵێنین تۆزێک بەو شێوازە لەبەرەوەی هەموو سوودەکانی دەناو دەبینێ هەموو سوودەکانشی ئێمە لێ دەبینین طبعا سوودی یەکجار زۆرە یەک لە سوودەکانی ئەوەیە کە چارەسەری کێشەی گەدە دەکا ئەوانەی کێشەی هەرسکردنی گەدەیان هەیە ئەوانەی کێشەی مەسەلەن برینی گەدەیان هەیە زۆر سوودی لێ دەبینن خاڵی دووهەم با بڵێن جگەر پاک دەکاتەوە تازە پێشتر باسم کرد پاکەرەوەی جگەرە ئەمە لۆ باسی جگەرەکەین چکە لەبەرەوەی بەڕاستی ئینسان هەموو با بڵێن مادە ژەهراویەکان و هەر دەرمانێک تۆ بەکاری دەهێنی هەر هەوایەکی پێست و هەڵی دەبژی هەموو دەچێتە ناخوێن لە خوێن دەچێتەوە جگەر کەواتە جگەر وەکو مەغزەنێکی لێ هاتێ بۆ کۆکەبوونی مادە بێسوودەکان مادە زیان بەخشەکان مادە ژەهراویەکان لە جگەر بەڵام کەنگر دێ ئەو جگەرت بۆ پاک دەکاتەوە خاوێنی دەکاتەوە هەرچی مادەی ژەهراویە دەری دەهێنی و فڕی داتە دەرەوە کەواتە ئەوە خاڵی دووهەمم خاڵی سێهەم یەک لە ئیشەکانی ئەوەیە کە شەکرا ڕێک دەخاتن ئەوانەی کە کێشەی شەکریان هەیە یان ئەوانەی کە شەکریان بەرز و نزم دەبیان ئەوانەی کە با بڵێن دەیانەوێت توش شەکر نەبێت بە حەقەت یەک لە سوودەکانی ئەوەیە کە شەکرا با بڵێن ڕێک دەخات دای دەبەزێنی و هەروەها سوودی ئەوەی هەیە خاڵێکی تر لەوانە کە بە پەیوەندی بە چەوری وەیە بە هەمان شێوە چەوریش دادەبەزێنی بە تایبەتی چەوری خراپ لا دەباتن و جگە لەوەش تەبعاً کۆمەڵێک سوودیت کەشی هەیە یەک لەوانە کە ڕیخۆڵەش پاک دەکاتەوە بە حەقەت ڕیخۆڵە لە کەڕوو لە ڤایرۆس لە بەکتریا لە کرم ئەویش بە هەمان شێوە ئیشی تایبەتی خۆی دەکا و سەرباری ئەو هەمووەش وا دەکاتن کە بەرگری لەشی ئەو کەسەش بەهێز بیتن بەڵێ کاک دوکتۆر ئێستا گەرمەی وەرزی ڕێواسە ئەی ڕێواز چی
پێم وابێ کۆمەڵێ سوودی زۆر باشی هەیە کە تام و چێژێکی تایبەتیشی هەیە کە لە زۆرە ناوچەکان و شاخەکانی کوردستاندا بوونی هەیە. طبعا ڕێواز بە حقت یعنی ئەمە دەڵێ میوەیەشی خۆی ڕێواز گەڵایەکە و بڵێ قەدەکەیەتی کە ئێمە دەیخۆین بەس بەڕاستی یعنی دە شتێکی زۆر خۆشە هەموو کەسێک حەزی پێ دەکات بە منداڵ و بە گەورە و بە گچکە بەڵام ڕێواز ئێمە دەتوانین بە زۆر شێواز بەکاری بین نەچان ئەوەیە کە ڕاستە خۆ کە سپی دەکەین ئەو توێکلەوێ دەکەینەوە دەیخۆین یاخود جاری وهە دەکەین بە شەربەت بن بە قەنەعەتی خۆم بە شەربەتەکە زیاتر سوودی هەیە لەبەرەوەی چکە ڕیشاڵی زۆرە و جوانیش با بڵێن ئەوە دەبی زۆر جار ئێمە لەبەر کێشەی هەرسکردنمان هەیە کاتێک کە ڕێواز وەکو خۆی دەخۆین دەبینی هەرس نابێت لە پیساییمان دێتە خوارەوە بۆیە من لێرە ئامۆژگاری خەڵکەکەم ڕێواز بکەن بە شەربەت یعنی بە شێوازی شەربەت ئەوە پارچە پارچەیکەن و بەڵام بە مەرجێک توێکڵەکەی لێکەنەوە لەبەر توێکڵەکەی بەڕاستی زیانی هەیە یعنی مادەی با بڵێن زیانبەخشی تێدا بۆیە ئیسا ناوی بە توێکڵۆ بیخوا دەبێت توێکڵەکەی لێ کاتەوە و پارچە پارچێکە بیخاتە ناو عەسارەیەک و بیکە بە شەربەت سوودی تەندروستی زۆر یەک لە سوودەکانی لەبەرەوەی ڤیتامین سی تێدایە تەبعاً یەک لە سوودەکانی ئەوەیە کە بەرگی لەش بەهێز دەکا و یەک لە سوودەکانی تریشی ئەوەیە کە شەکرە ڕێک دەخا شەکرە دادەبەزێنێ سوودەکانی تریشی ئەوەیە کە چەوری با بڵێن چەوری دادەبەزێن لەبەرەوەی یەک لەو تایبەتمەندانی کە هەیەی و هەروەها کێشەی گازە وەکو لە هەگریش باسم کرد کێشەی هەرسکردن و کێشەی ڕیخۆڵەش بەڕاستی چارەسەر دەکاتن و تەبعاً جگە لەوەش کەوا سینگ پاک دەکاتەوە ینی سینجی مرۆڤەکان پاک دەکاتەوە و هەروەهاش وەکو بەهێزکەرێکە لە بۆ پاکردنەوەی گورچیلە بەڵام یەک مەرجی هەیە لە گورچیلە بەڕاستی ئەوانە کێشەی بەردی گورچیلیان هەیە یان کێشەی گورچیلیان ماندووە ڕێواز زۆر نەخۆن من ناڵێم نەیخۆن لەبەرەوەی چکە خۆی بەڕاستی سوودی تەندروستی لە بۆ گورچیلە شەیە بەڵام لەبەرەوەی ئۆکزاریک ئەسیدی تێدایە بۆیە ئەگەر کەسێک زۆر بخوا و ڕمل و بەردی گورچیلەی هەبیان گیان با بڵێن کێشەی گورچیلەکانی سس بێ زۆری بخوا ئەزیەتی دەدا بۆیە دەبێت ئەوانەی کە ئاگادار بن کە ڕێواز دەخۆن و هەروەهاش مەسەن ئافرەتی دووجیانیش هەتا بکرێ زۆر نەخواتن لەبەرەوەی سوودجای تەندروستیش لە بۆ ئافرەتی دووجیان هەیە و هەروەها تەبعاً چەندی سوودی تەندروستی دیکەشی هەیە وەکو هەموو سەوزەکانی دیکە بەڵێ. بەڵێ کاک دکتۆر بە گشتی ئەنی جەنابتان پێتان باشە ئەم گیابەهاریانە سوور بکرێتەوە یان ئەوە تا بە کوڵاندن بێ بە زەردکردن بێت ڕای جەنابتان چییە بە گشتی هەموو ئەو گیابەهاریانەی کە بوونیانەیە بۆی ئەو سوودە تەندروستی کە هەیە پێمان بگەێنێت زۆر جا باز لەوە دەکرێت کە ئەگەر لە ناو ڕۆنە سوور بکرێتەوە بڵێنی ڕۆنێکی زۆر هەڵمژێ کاریگەرێکی لە دەست بە کاریگەران سوودە باشەکانی لە دەست بە ڕێنمایی تۆ چییە بە گشتی بۆ هەموو گیابەهاریەکان کە ئێمە بیخۆین؟ بەڵێ بەخۆی من لەگەڵ هیچ سوورکردنەوەیەک نیم یعنی هەر شتێک سوور کراوە من دژی دەوەستم لەبەرەوەی سوورکردنەوە دوو زیانی هەیە یەک ڕوونەکە کە ئەسووتێ ئەوە زیانیش تەندروستی هەیە کە مادەیەکی ژەهراوی دروستە کە پێڵە فری ڕادیکە ئەوە هەر خودی خۆی ئەبێ بە نەخۆشی لە ئێمە یعنی کە هەر شتێک کە سوور کراوە لە ناو ڕوونە من ئەگە هێلکەیە ئەگەر سەوزەیەکە ئەگەر پەتاتەیەکە ئەگەر گۆشتێکە ئەگەر هەر جیابەهاریەکە هەر شتێک کە سوور کراوە من لەگەڵی نیم لەبەر ئەوەی ڕاستە تامی خۆشە ڕاستە خۆشترە ڕاستە ئینسان حەزی زیاتر دەچێتێ بەڵام لە ڕووی تەندروستیەوە من لەگەڵ هیچ سوورکراوەیەک نیم هەر شتێک هەتا دەکورێ یان ئەوە تەیە کە بە خاوی دەخورێ بە خاوی بیخوا یان کە ئەتە شەربەت بیکا بە شەربەت یان بیکوڵێنی کوڵاندنەکە لە هەر هەمیان باشترە مەسەڵەن تۆ هەر سەوزە بەهاریە کە دەی ئەوانەی کە دەکوڵێندرێ بەکس وەکو تۆڵەکەیە وەکو کەنگرا وەکو کاردیە وەکو مەسەلەن زمانە گایە گوزەرانە یان مەسەلەن وەکو هەر لێک لەو سەوزانەیە مەسەل کە هەمانە دەبینی ئەوانە هەریکەچیان دەکوڵێ بە شێوازی کوڵان ئەگەر دەکرێت بە کوڵانەکە ئیسیفادەی زیاتر لێ دەکەین لەبەر ئەو یەکەم هەم خاوێن دەبێتەوە لە ڕووی ئەگەر بێت و مەسەن ئەو سەوزەیە تۆزێک ڤایرۆس یان بەکتریان شتێک میکرۆبێکی لەسەر بێ پاک دەبێتەوە دووش ئەو مادانەی کە لە ناوی دێتی کە باسی سوودەکانەکەین مەکاڵێن سوودی هەیە مادەکان لە ناو خانەکان کەلەکە بووە کە تۆ دەیکوڵێنی ئەو خانەی تێکەچی ئەو مادان هەموو دێتە ناو ئاوەکەی تۆ کە بە ئاوە دەیخۆی ئەو کەنگرە ئەگەر کاردیە ئەگەر مەسەن تۆڵەکەی هەر کامێکیانە تۆ سوودەکەی تەواو دێنی بەڵام هەندێک سەوزەشمان هەیە سەوزیا بەهاری بە سەوزیش ئەخورێ بەکەوت ڕەواز تازە باسمان کرد دەتوانی کەنگر ئەوها بیخۆین دەتوانی تۆڵەکە ئەوها بیخۆین دەتوانی کوزەڵە ئەوها بیخۆین دەتوانی مەسەلەن ئەوە لوشەیە ئەوە غوشەیە ئەوە هەمووی زۆر بە سەوزەمان هەیە با بڵێن بەگشتی ئەوان دەتوانین بە سەوزە بیخۆین زۆر تەبیعیە پاچکەن بیشۆنی و بیخۆین بەڵام بە کوڵایەکەی ئەوانەی کە دەکوڵێندرێ یان بە شێوازی کوڵان دەخورێ من لەگەڵ کوڵانەکەمە نەک لەگەڵ
سوورکرد بەڵام هەندێک جیاشمان هەیە دەیبرژێنن برژان جیایە مەسەن هەیە حەز دەکا مەسەن تۆڵەکە یا مەسەن هەندێک سەوزە بەسەن بەهاری هەیە بەسەر دەیبرژێنن لەسەر سێر و ئەوانە برژانەکە هەتا حدێک یعنی خۆشە ئەو زیانەشی نییە بەڵام هەر ناگاتە شێوازی کوڵانەکە یا شێوازی بە سەوزە خواردەکە یان مەسەرەن وەکو باشم کرد ئەگەر ڕێواسە گەر هەندێشتی تریشمان هەیە دەتوانانی بیکەین بە شەربەت ئەوە هەر بە هەمان شێوە سوودی تەندروستی خۆی هەیە. زۆر باشە کاک دکتۆر ئەو هەموو سوودە باشەمان باس کرد کەم گیا بەهاریانە هەیەە و بێگومان دەرفەتی شەکە ئەم ماوەیە زۆرە لە بازارەکاندا بەڵام لەگەڵ ئەوەیە هیچ زیانێکی هەیە ئەگەر ئێمە بێت و بە شازێکی تەندروستنەی خۆینیان بەو شێوازەی کە زیانمان پێ بگەێنێ وەکو باست کرد سوورکردنەوە هەیە بەڵام کەسێک ڕێژەیەکی زۆر بخوا ئەمانش دەکرێت بە پێچەوانەوە زیانی هەبێ وەک لە سوودەکەی. بەخۆی ئەمە وەکو هەمومان دەزانانی ینی قانونێک هەیە لە هەموو شتێک زیادە نوقسان دەبی خوای گەورە دەفەرمێ کولوا وەشربوا ولا تسرفوا تۆ هەموو شتێک هەموو خواردنێک هەموو سەوزەیەک هەر شتێک تۆ زیادەت کرد بە دڵنیاییەوە مەسەرەن پێچەوان دەبێتەوە. ئێستا من تازە باسی ڕێواسم کرد ڕێواز خودی خۆی ئەو هەموو بەبێ سوودەی هەیە بەڵام کە تۆ دێی مەسەرەن قامکێک ڕێواز دەخۆی ئەوە زیانی هەیە لۆ لەبەری ئۆکزالیک ئەسید تێدا ئۆکزالیک ئەسید بەشداری دروستبوونی گورچی لێ دەکاتن کەواتە کە تۆ هاتی هەر شتێک لەوانە زیادت خوارد بە دڵنیاییەوە مەسەر کێشەت بۆ دروست دەکات بەسەر ئەوە ڕێواسە کێشە بۆ گورچی لێ دروست دەکات مەسەر تۆ دێک کاردی زۆر دەخۆی ئیسحالت دەکات مەسەر کەنگر زۆر دەخۆی بە هەمان شێوە ئەویش کۆمەڵێک مەسەر کێشەت بۆ دروست دەکات کەواتە ئێمە جگە لە خراپ بەکارهێنانەکەی کە زیانی هەیە بەڵام لە هەمان کاتیشدا کە ئەمە ئەوەی دەزانین کە هەر شتێک کە تۆ زیادت خوارد بە دڵنیاییەوە لە بەروی خۆ ئەو جیایە تەنها بەس بەڵێن کۆمەڵێک دەرمانی تێدا نییە بەڵکو کۆمەڵێک پێکاتێدی تێدایە مەسەن بۆ نمونە ئاستی تێدایە زینچی تێدایە مەگنیسیۆمی تێدایە تۆ دیسان لێرە تووشی گرفت دەبی هەندێک شت لە دەستت زیاد دەکە مەسە کەسێکە خۆی مەسە لەوانەیە ئاستی زیاد بێ بەڵام کە تۆ دێ کۆمەڵێک سەوزە زیاد دەخۆی لەو سەوزەبارە زیاد دەخۆی لەوانەیە ئەو سەوزەی تۆ جەنابت خواردیتە ئاستی زۆر تێدا بوو کەواتە تۆ کێشت بۆ زیادبوونی ئاست دروست کرد کەواتە لێرە ئێمە دائیمەن ئەڵێن هەموو شتێک بە خێش بەمانە واتە هەموو خواردنێک بە کەمی بیخۆ وەکو دەرمانە ئیسان کە زۆری خوارد ژەهرە لۆیش قسەیەکی باوم هەیە زۆر بدات دووبارەیە کەمەوە ئەڵێم ئیسان ئەگەر ژەهریش بە کەمی بخوا هەرگیز نایکوژێ بەڵام ئەگەر هەنجوین تۆ بە زۆری بیخۆی دەتکوژێ. بەڵێ کاک دکتۆر شتێکی دیکە هەیە لە نێو ماڵەکان لە نێو خێزانەکاندا ئەو گیا بەهاریانە لە نێو دەفر و شوێنە ساردکەرەوەکان هەڵی دەگرن بۆ وەرزەکانی دیکە ئایا ئەمە کاریگەری ئەبێ لەسەر سوودەکانی کەم ناکاتەوە؟ خۆی بەدڵنیاییەوە هەموو میوەیەک هەموو سەوزەیەک هەر بەخۆی بە طبیعەتی خۆی خوای گەورەکە لەو فەسلە دروستی دەکاتن یعنی کە دەڕوێتن لەو فەسلە یعنی سوودە تەندروستیەکانی لەو فەسلەی بۆ جەستەی ئێمە وەکو دەرمانخانەیە بەڵام لە فەسلێکی دیکە لەوانەیە پێویستمان بەو سەوزەیە نەبێ پێویستمان بەو خواردنە نەبێ چونکە خوای گەورە لە فەسلی زستانە یان لە فەسلی پاییزە کۆمەڵی خواردی تری دروست کردیە کە لەو فەسل ئەڕوێتن و ئێمە دەیخۆین یعنی وەکو سوود یعنی ئێمە ناڵێ سوودی لێ نابین بەڵام ئەو سوودەی نییە کە ئێستا ئێمە لە وەرزی ئێستا کە هەر میوەیەک هەر سەوزەیەک هەر جیا بەهارێک کە ئێستا دەڕوێتن و کاتی پێگەیشتنیتی ئێمە دەیخۆین یعنی تۆ وەرە بەسە لە زستانە وەرە شەفتی بخۆ نە تامی لێ دەکەی نە سوودیشی لێ دەکەی وەرە هاوینان پرتەقال بخۆ هیچ خۆش نییە حتا یعنی هەستیش پێ دەکەین بەڵام سەوزە بەهارەکەن لە بەروی خەڵک ئەوەندەی حەز لێیە بۆیە پەنا دەباتە بەر وشکردنەوە یان پەنا دەباتە بەر هەڵگرتن هەندێکیان وشتەگەتێتەوە وەکو بەهارات بەکاری دەهێنێ مەسەن هەندێک سەوزەمان هەیە مەسەن جاترێ و نعناع و پونگە و ئەوانە مەسەن دەبینیان هەندێک جیای دیکە هەیە کە وەکو با بڵێن لە ناو قوربە سەبزی و لە ناو ئەو جۆرە شتانە ئەکرێ احتیادیە زۆر ئاساییە کە ئینسان هەڵی دەگری سوودە تەندروستەکەی باوەڕ ناکەم با بڵێن یعنی برن زیانی بگەینی بەڵام ئەو سوودە تەندروستیەی نامینێ و ئەو کوالیتیەشی نامینێ بۆیە کاتێک کە هەڵی دەگرن ئاساییە بە هەڵیگرن بەڵام بەمەرجێک کاتێک هەڵی دەگرن جێجێ هەریگرن نەوەکو مەسەن زۆر هەڵ بگرن بێ مەسەلەن بیبەستێتن و دوای بینی خاوی کاتەوە دوای دیسان بیبەستێتەوە ئەوە لایەنە هەڵەکەیە بەڵام لە ڕووی تەندروستیەوە هیچ زیانێکی ئەو تۆی نییە بڵێ وڵا کە هەر دەگری زیانی لێ ببینیتن
دەست و چاوە خۆش بێ کاک دکتۆر خی گەورە پاداش باتەوە بەشێکی زۆر ئەو زانست و زانیاری کە جەنابەت خی گەورە پێی بەخشیوی دەیبەخشیتەوە جەنابیشە وی کە خەڵکی سوودی لێ ببینێت خی گەورە پاداش باتەوە دەست و چاوە خۆش بێ و زۆر سپاس دەکەین کە کاتت بێمە بەخشی میوانی ئەم بەرنامەی ئێمە بووی زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر پرۆفیسۆر دکتۆر بەدر سوورچی پسپۆ لە ڕۆکی پزیشکی